Это скорее история даже не про то, что мы ئێمە هەموو پلاسکەکان ناکەین نەخشە بەڵکو بەشێکی کەمی دەوێت هەر کەسێک ئەم خشلانە بکڕێت تێدەگات لە پیسکردنی ژینگە و چیتە پلاسکەکان فڕێنادا دەزبڵدانەوە و بوتڵی پلاستیکی ناپێویستیش ناکڕێت. Он, в принципе, задумывается и не будет просто выбрасывать мусор. Мне кажется, самое большое преимущество нашего производства... پێم وایە گەورەترین سوودی بەرهەمەکانمان ئەوەیە کە نەخشەسازی شێوازی تایبەتیان هەیە. ئەگەر سێری شێوەکانیان بکەیت، ئێمە ئەم پلاستیکانە دووبارە دەکەینەوە بەرهەم و دەیشکێنین و دەیتوێنینەوە و جارێکتر کاریان لەسەر دەکەینەوە. Ломаем его на куски, кидаем в шредер, получаем опять пластик. Помимо полезной детали, جگە لە بەشە سوودبەخشەکەی بەشێکی هەیە پێی دەوترێت زەبڵ و خاشاک ئەمە ئەو بەشانەیەتی کە لای دەبین کاتێک پارچەکە پاک دەکەینەوە بەشە بە سوودەکەی دەهێڵینەوە هەموو ئەو پارچانی ئێستا لە بەردەمدانایە زۆر پاکراونەتەوە ئەوەش خۆڵ و خاشاکەکەیەتی. Вот, например, вот это уже отходы. Стол уезжает и засвечивается ультрафиолетом. В общем-то, наше понимание было такое, что... بیرمان لەوە کردەوە کە شتێکی سەرنجڕاکێش دروست بکەین کە پێشتر لە پلاستیک بەکارهێنرا و دروستکرا بێت. ئەم بەشەی پلاستیکەکە دەتوانرێت بۆ دروستکردنی خشتی پلاستیکی بەکاربهێنرێت. دواتریش بکرێت بە تایە ئەنگسکی دەستی. بۆ ئەو شتانە گونجاوە و خەڵک بەدڵیانە. Вот не больше того. А что из них можно сделать что-то... Маленький блинчик. Вот, ну вообще мы делаем листы. Вот, например, эта история, что нам отдали вот такого. بۆ نمونە من بوتڵە ڕەنگراوەکانم پێدەدرێت بۆیە ئەمە ئەو ڕەنگەیە من سەرپەرشتی تێکەڵکردنی ڕەنگەکان دەکەم و ئەزانم سەوز و ڕەش بەیەکەوە جوان دەرناکەون زیاتر کڕیارەکان حەز لە ڕەنگی زەرد و پەمەی تۆق دەکەن و پێم وایە زۆر جوانیشە هەر بۆیە ئەو پرۆژێکی باشە ڕێ لە بەهەدەردانی مادە پلاستیکیەکان دەگرێت И, в принципе, наша зависимость от мусора.